ئاڵاس حەوزەکەی خستووەتە سەرشانی و دووشە و سێ ڕۆژە بەپێ لە قەڵات زێوە بەڕێکەوتووە تا ڕۆژی سێیدا خۆی بگەێنێتە مەزاری شکۆی نیشتیمان. من بەختیار عەزیزم لە قەڵات زێوە هاتووم بە پێیان بۆ سەر مەزارە پیرۆزەکەی مام. بەختیار عەزیز دەڵێت ئەوەی من دەیکەم تەنها خۆشەویستی بۆ مام و ڕێبازەکەیەتی. مام بۆ ئێمە زۆر ماندوو بوو و ئێمەش دەبێت بۆ ئەو خەبات بکەین و بۆ ئەو ماندوو بین، چونکە بەڕاستی جێگای داخە مامی هەمیشە زیندومان کە ئێستا لە ژیاندا نەماوە و بەڵام بەداخەوە کە لە ژیاندا نەماوە، بەڵام ڕێبازە پیرۆزەکەی بەردەوامەوە ئێمە درێژە پێدەری ئەو ڕێبازە پیرۆزە دەبین. بەختیار دەشڵێت مام بۆ بەدەستێنانی مافی کورد زۆر ماندوو بووە، بۆیە من هیچ هەست بە ماندوو بوون ناکەم. وەڵا لە خۆشەویستی و موحیبەتی کورداتی ئەو کالیزما بەڕێزە بوو کە ئەو هەستە جوانمێرانەی مام جەلال کە بۆ ئێمەی کوردی پەیڕە و بنیاتنا ئەو هەستە وای لە من کرد و منیش وەکو خۆم وەکو کەمەندامێک و بریندارێکی کۆمیتەی قەڵازێ تا ئەو ڕۆژەی دەمرم بەردەوام دەبم لەسەر ئەو ڕێبازە پیرۆزە. شەوەکەی 30 مانگ سەعات ئەو شەو بەڕێکەوتم بە بەسی بەشداریکردنی ساڕۆژی کۆچی دوای مامی هەمیشە زیندومان کە دەکاتە سێیدا بەشدار بم لەو مەراسیمە پیرۆزە. بەختیار کە 3 ڕۆژ و 2 شەوە بەپێ لە قەڵات دزێوە بەڕێکەوتووە، ئاماژە بە یەکەم ساتی هەستی خۆی دەکات کاتێک هەواڵی کۆچی دوایی مامی بیستووە. بە پێویستم زانێ هەموو بۆنە و ئاهەنگێک بەشداری بکەم لە بۆنەوە ئاهەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ڕۆژەش ڕۆژێکی خەمناک بوو کە سێیدا مامی هەمیشە زیندومان تێیدا کۆچی دوایی کرد. بەختیار هیواشی زۆرە لە دوای کۆنگرەی چوارەمەوە و هێنانە پێشەوەی خوێنی تازە بۆ نێو حزبەکەی یەکێتی ببێتەوە هێزی یەکەم و یەکێتیەکەی جاران. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.